وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەیەنێت هەر کەسێک ئەو بەرهەمانە هاوردە بکات کە ئێستا وەرزی پێگەیشتنیانە لە هەرێمی کوردستان بە توندی سزا دەدرێن و بۆ ئەو مەبەستەش لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لیژنەی تایبەتمەند پێکێنراوە و چاودێری وردی ئەلوەکان و بازاڕەکان دەکەن. 18 هەشتی ئەم مانگە ئەنجومەنی ڕاوێژکاری لە وەزارەتی کشتوکاڵی هەرێم بڕیاریدا بە دەستپێکردنی هەڵمەتێکی سەرتاسەری لە گشت پارێزگاکانی هەرێم تا لە نزیکەوە چاودێری وردی ئەلوەکان بکرێت بۆ بەدواداچوون لەسەر ئەو بەرهەمە کشتوکاڵی و سەوزە و میوانەی کە ئێستا بە بڕیاری وەزارەتی کشتوکاڵ ڕێگا بە هاوردەکردنیان نادرێت و بۆ ئەو مەبەستەش بەڕێوبەرایەتیەکانی کشتوکاڵ لە پارێزگا و قەزاکان بە هاوبەشی لەگەڵ لیژنە هاوبەشی قایمقامێتەکان ئەم ئەرکە جێبەجێ دەکەن. ئەمە ئامانجێکە بۆ ئەوەی کە یەکەم خواستی جوتیاران پڕکەینەوە، یەکەم دووەم ڕێگری بکەین لاوەی کە بەرهەمی قاچاق و هاوردە دەستی بەسەرا بگرێ و ئیجراعاتی بۆ سەوزە و میوە یاخود بۆ بەرهەمەکانی ترە گۆشتە شیرە نەخێر بۆ بەرهەمەکانی تریشە بە تایبەتی بۆ بەرهەمی مریشک و هێلکە و لە داهاتووە حملەکە بەردەوامە بێ بۆ بەرهەمەکانی بەروبوومی سامانی ئاژەڵ و پەلەوەریش بۆ پاڵپشتی کردنی جوتیاران. ئێمە قایمقامێتی سلێمانی بە پێی جۆری سەرپێچەکە ئیتراتی یاسای لەگەڵ ئەو شوێناکەین هەم موادەکانی دەستی بەسەراگیرێ و مسادەراکرێ هەمیش ئیجراعاتی یاسای لەگەڵاکرێ بە خرامەکردن و تەنانەت ڕێکاری یاسایش. جوتیاران پێشوازیەکی گەرم لەم بڕیارە دەکەن و دڵخۆشن بەوەی ئیدی بەرهەمەکانیان بازاڕیان بۆ دروست دەبێت و ڕەنجەکانیان بەزایە ناچێت و زیاتر هەوڵی بەرەمێنانی بەرهەمی خۆماڵی دەدەن. ئیسفادەی زۆرەوە ئێمەژی ئیسفادەی لێەکەین شتەکە ئەفرۆشرێ بازاڕێ بێ فەلا ئیسفاداکە فەرمووەچن لەو سەرجادانە تەماتە هەڵەڕژن کوولەکە هەڵەڕژن هیچ ناکە بۆیان کاگەر ئەمە نەمێنێ ڕستەکەی ئەوانیش پاراکە و بازاڕی جموزۆڵی تێکرد. وڵا ئەگەر قەدەغە بکرێت بەڕاستی فەلاح سودمەت نەبێ لە هەموو جۆرەکان نەک بڵێ من خاوەنی هەنجیر مانجیرەکە لە تەماتە لە بامێ لە کوولەکە لە هەنجیر لە هەموو ڕستێک ئەو کە خۆراک بێ قەدەغە بکرێت ینی بۆ هاوڵاتیان هەمی باشە چونکە شتە ناخۆیەکە ئەگەر ئەو بێت ئەم سەرف نابێت. ئیسفادەی چۆن نیەتی تو ئەو بەرهەمە ئەوە ساڵان بە 1000 نافرۆشاوە لێرە ئەم ساڵ بە 500 نارەفرۆشە لەبەرەوەی تریە هی دەرەوەیە ئەگەر ڕێگری بکرێت ئێستا وەزارەتی کشتوکاڵ ئەم دیزانە بەرزبوونەوەیەکیش دەسە بێ پێکاتەوە بۆ فەلاح باشترە بەس بۆ فەقیر بە ئام خراپە لەبەرەوەی هەمووی بەرزە بێتەوە. ساڵانە لە وەرزی پێگەیشتنی سەوزە و میوە و بەروبوومە کشتوکاڵیەکاندا جوتیاران داوای قەدەغەکردنی بەروبوومە هاوردەکراوەکان دەکەن هەر بۆیە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی حکوومەتی هەرێم هەموو هەوڵێکی خۆی تەرخان دەکات لە پێنا و زیاتر دەوڵەمەندکردنی بەروبوومی خۆماڵی و هاندان و پشگیریکردنی جوتیاران تا خۆشەویستی زیاتریان بۆ بەرهەمەکانیان و خستنە ڕووی زیاتریان هەبێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.